ڕێز لە ئافرەت بگرن چکە ئافرەتیش وەکو پیاو هیچ کەم نییە هەم لە جەستەی هەم لە لایانی دەرونی هەم لە ڕووی بیر و هۆشەوە بەشدار بن لە ئەو کار و بەڕێوەبردن لە ئیدارەکردن لە ماڵ و لە دەرەوە و لە کارەکانی دەوروبەر چکە هیچ جیاوازێکیانی هەم لە ڕووی ئاینی ئیسلامەوە هەمیش وەکو مرۆڤ بە جێرەی هەواڵەکان بێ ئەبینین ڕۆژانە کۆمەڵێک ئافرەت ئەکوژرێ یان تونند و تیژی بەرامبەرەکرێ هێشتا تا ڕادەیەکی زۆر ماوە بەڵام وردە گەلی کوردیش هۆشیارە بیتۆلەوە هیوادارم لەمە و دوا بتوانن ئافرەت ڕۆڵ و پێگەی خۆی هەبی لە ناو کۆمەڵگا چکە هەم دایکە هەمیش وەکو ئافرەتێک بتوانی شان بەشانی پیاوان ئێستاش وا بووە خۆشبەختانە ئافرەتی زۆرمان هەیە پەرلەمانتارە بەڕێوەبەرە لە ڕێکخراو دام و دەستگاکان کار و پیشە هەیە کەواتە هیچ جیاوازیەکی ئەو تۆیانیان بەس داواکارین کە پیاوان ئیدی تونند و تیژی بەسە کوشتن بە ناوی شەڕەف و یان کۆمەڵێک شتێکە بە ناوی شەڕەف بەرامبەر ئافرەتەکرێ ئیشاڵڵا کورد لەوەی هۆشیارە بیتەوە ئیدی ئافرەتیش ئازاد دەکرێت پڕ بە ئازادی خۆی. هیوادارین ژنان بتوانن بەشدار بن لە گشت چالاکی و هەروەها ڕاهێنانی پیشەیی و ژنان زیاتر کۆڵ نەدەن و هەموو کات بەشداری بکەن لە گشت بوارێک و لە هەموو چالاچێک و بتوانن زیاتر خۆیان دەربخەن لە هەموو بارودۆخێکی یعنی خوێندن و چالاچیەکانی دەرەوە و هەروەها زیاتر مافیان هەبیت و دەست بەسەر نەکرێن و زیاتر بتوانن ئازاد بن و لە ناو خەڵکو و زیاتر مافیان پێ بدرێت بەڵام لە هەندێک ناوچەی عەشایر هێشتا ڕێ بە ژنان نادرێ یعنی بتوانن بەشدار بن لە هەندێک چالاکی یان لە خوێندن یعنی لە زۆر بواری تر. من دەریا نەسروڵڵامە کارگای درومانی یاسم هەیە سەرپەرشتی دەکەم 6 ئافرەتی لاڵ من ئیش دکەن هەلی کارم ڕێخستە بوو چەند ئافرەتە و سەنتەری درومانم ژێ هەیە فێربوونە هەتەنکە زیاتر لە 50 کەسی من فێر کردیە بوو ئیشی درومان و دەستڵامە پێ خۆش نییە تونند و تیژی سەر ئافرەتان ببینیتن سەر ژنە ژنان مەسەلا ژن دەتوانن مەسەلا ئەوێ دی بکەن هەموو ئیشێکیدا تواناییەوان زۆرتر و پیاوانە ئەگەر پیاوان ئیجازەی هەندێک بدەنێ ئەو ژنانە تونند و تیژیر سەر نەکەن ژن دەتوانن وەڵا لە پیاوانجی زۆرتر سەرکەون باشتر سەرکەون